بەڕێزان لەحزەیەک لە تەمەن هەیە، جار هەیە یەک لەحزەت بۆ ڕێدەکەوێت، فرسەتێک هەیە بیقۆزیتەوە و فریای کەوی بە هەموو تەمەنت هەیە. ئاستا شەوێک لە تەمەنتا بەس فریای کەوی ئەو شەوە خوا لێت قبوڵکە، خەیڕون نەک بە قەدەرەوەی 83 ساڵ عیبادەت، خەیڕون خوا دەفەرمێت چاکتر و زۆرترە. جا چاک و زۆری خوا لە 83 ساڵ تەمەن زیاتر ئەبێ بەس خوا خۆی دەزانێت. یعنی جار هەیە تۆ لە یەک لەحزەی تەمەنتا یەک خێر دەکەی وەکو ئەو وایە 8,000 ساڵ تەمەنت بوو بێ. هەمومان ئاواتمان دەخواست ئێستا لە حەرەمی مەککە لە خزمەت پێغەمبەر لە مزگەوتی ڕەسوول الله دابووینە صلی الله عليه وسلم، خۆزگەم بەوانەی کە عومرەی ڕەمەزانیان کرد. هەمومان خۆزگە دەخوازین پارەیەکی حەڵاڵمان هەبێ و حەجی ماڵی خوا بکەین، بەڵام ئەو تا لێرەین و بۆمان نەکراوە، بۆمان نەگونجاوە، ناود نەهاتوەتەوە بۆ حەج. هەندێ مووقیف هەیە بە تایبەت لەم دەشەوی کۆتایی ڕەمەزانە ئیمامی شافعی دەفەرمێت چۆن سونەتە شەوەکانی خەریک بی، ڕۆژەکەشی بەخەو بەسەر مەبە، ڕۆژەکەشی کارێکی تێدا بدۆزەوە لە ڕۆژانی قەدردا. بەڕێزان فەقیر و هەژارێکی زۆر هەیە، بگەڕێ بەڵکو خوای گەورەیەکێک لە ئەوانت بەنسیب بکە سەرنجی ئەم بەسەر هاتە ڕاستەقینەش بدە و ژیانی خۆتی پێ بەراوردکە. دکتۆر حەسان شەمسی لە کتێبی قلوب تەهوی العەطا، کتێبەکە ئێستا لە بازاڕ هەیە، لە چاپی سێم 2019 چاپ کراوەتەوە لە لاپەڕی 54دا. ئەفەرمێت لە حەج بووین، دوو حاجی لە کۆتایی مەراسیمی حەجا کە خواحافیزی لە یەک دەکەن دیارە وتێلەکەیان بە یەکەوە بۆ ئەمیش لەگەڵیان نابووە، گفتوگۆیان دەکرد. یەکیان وتی سوپاسی ئەڵڵا دەکەم خوایە لێت بە زیاد بکە ئەو ئاواتت هێنامە جێ، ئەمە دەیەمین حەجمە دەیکەم. وتی ئەم حەجیان لە نێتمان نەبوو، تەندەرێکم لێدا نێتم هێنا، وتم خوایە کارم بۆ ئاسانکە، ئەم تەندەرەم بۆ دەرچێ ئەو قازانجەم بە نسیب بێ وعد بێ حەجێکی سونەتی تر بکەم، بیکەم بە 10 حەج. تەندەرەکەم بۆ دەرچوو خێری زۆرم کرد و ئەمە دەیەمین حەجمە دەیکەم. بە کابرای تەنیشتی وتی چیرۆکی حەجی تۆ هەیە، شتێک هەیە ئینسان لە کە ئادەمێنێتەوە ماوەیەکە و بەیەکەوە حەزەکە قسە بکە، بە تایبەتی لە کۆتایی ئەو مەراسمە پیرۆزانەدا. ئەویش وتی وەڵڵاهی برام من نە تەندەرم هەیە، نە پارەم هەیە، نە مەقاولاتم هەیە، وەڵڵاهی نە عومرەیەکم کردووە، ئەمە یەکەم حەج و یەکەم عومرەی تەمەنی. کابرا پیر بوو، وتی ناوت چییە؟ وتی وەڵڵا ناوم سەعیدە. وتی ئینشەڵڵا بووی بە حاجی سەعید، پێی خوا قبوڵیکە. وتی چیرۆکی تۆ چییە؟ وتی ئەزیزم وەڵڵاهی من وا تەمەنم لە دەوری حەفتاکان نزیک دەبێتەوە. دوای خانە نشینبوونم لە تەمەنی گەنجەتیەوە سندوقێکم داناوە بۆ پارەی حەج، بە حەڵاڵی کەم کەم لە بژێی منداڵەکانم گرتوێتەوە. دوای ئەوەی منداڵەکانم کوڕکچەکانم گەورە بوون، سوپاس بۆ خوا نردم ناجێ گەوڕەگەی خۆیان و کچەکانم شویان کرد و کوڕەکانم ژنیان هێنا. وەڵڵاهی دوای خانە نشینبوونم ئەوە 30 ساڵی تریشە کار دەکەم، 20 ساڵ 30 ساڵە خزمەت دەکەم لە خەستەخانە